عبد الله كري مسعود رضي الله عنه. ناوی عبدوڵای کوڕی مەسعودی کوڕی غافلی هوذەلیە، یەکێکە لە هاوڵە ناسراوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە زانەکانی ناو هاوڵان کە فەرمودەی زۆری لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم گێڕاوەتەوە. عبدوڵای کوڕی مەسعود کەسێکی لاوازی باڵا کورد بوو، جێلی سپی دەپۆشی و بۆنی خۆشی لە خۆی دەدا. ئیبن مەسعود یەکێکە لە دەستەی یەکەمی موسڵمان بووان، ماوەیەکی زۆر پێش عومەری کوڕی خەتاب موسڵمان بوو. ابن مەسعود یەکەم کەس بوو دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاشکرا لە مەکە قورئانی خوێند. هەروەها یەکێک بوو لە کۆچەرانی حەبەشە، دواتر لە حەبەشەوە گەڕایەوە بۆ مەکە و لەوێشەوە کۆچی کرد بۆ مەدینە. ابن مەسعود یەکێک بوو لە بەشداربووانی غەزای بەدر و لە غەزای ئوحودیشدا بەشداری کرد و تیایدا ڕۆڵی کارای بینی، بەتایبەت کاتێک مسلمانان لە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵاوەیان کردو، یەکێک بوو لەوانەی لە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم مایەوە. هەروەها لە غەزای خەندەق و بەیعەتی ڕیضوان و هەموو غەزاکانی دواتریشدا بەشداری کرد. ابن مەسعود لە کاتی سەفەر و دەرچوونەکانی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم هاودەمی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم و خزمەتی دەکرد و نەعلەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵدەگرت و دەیخستە بنباڵی، دەستەکەی دەدایە دەستی. ئەبوو موسای ئەشعەری دەڵێت من و براکەم لە یەمەنەوە هاتینە مەدینە و ماوەیەک ماینەوە. ابن مەسعود و دایکیشی هێندە سەردانی ماڵی پێغەمبەری ئەڵڵایان دەکرد وەمانزانی لە ئال و بەیتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. ابن مەسعود هێندە هاودەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم بوو کە دەیوت سوێن بە و ئەڵڵایی هیچ پەرستراوێن هێجگە لەو چی سوورەتی قورئان دابەزیوە دەزانم لەکوێ دابەزیوە، چی ئاەتی قورئان دابەزیوە دەزانم لەسەر چی دابەزیوە. ئەگەر بزانم کەسێک لە خۆم شارەزاتر بە قورئان هەیە و دەتوانم بە سواری وشتر پێ بگەم دەچووم بۆ لای. ابن مەسعود هێندە شارەزا بوو لە خوێندنەوەی قورئاندا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفێرموو هەر کەس حەز دەگا بە جوانی قورئان بخوێنێتەوە با بە شێوەی خوێندنەوەی ابن ئوم عەبد واتە ابن مەسعود بیخوێنێتەوە. ابن مەسعود لە سەردەمی ئەبوو بەکری سیدیقیشدا ڕۆڵی خۆی بینی، لەوانەش لە جەنگی یەرموکدا بەشداری کرد. جارێک ابن مەسعود هات بۆ لای عومەری کوڕی خەتاب و خەڵکەکەی لە دەوری کۆبوونەوە. عومەریش پێکەنی و دواتر لەگەڵ ابن مەسعود کەوتە قسەکردن و بە بینینی ابن مەسعود دەم و چاوی گەشابوویەوە و زەردەخەنەی بۆ دەکرد. دواتر کە ابن مەسعود چوو، عومەر هەر تەماشای دەکرد و دەیوت کوپێکی پڕ لە زانستە. دوجار ابن مەسعود لە مەدینەوە لە ساڵی 32 کۆچیدا وەفاتی کرد، تەمەنی 63 ساڵان دەبوو. ئەبوو موسای ئەشعەری دەیوت لە کۆڕێکی ابن مەسعوددا دابنیشتمایە لە کاری 1 ساڵ لام گرنگتر دەبوو.